سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش ئازیزان و خۆشەویستانی تلڤیزیۆنی کۆمەڵا، هیوادارم کە لە هەرکوێیەکان ساغ و سڵامەت بن. ئەمڕۆ یەکشەممە شەشی خەزەڵۆر بەرابەر لەگەڵ 27 ئۆکتۆبر زۆر خۆشحاڵم بە بەرنمەیەکی ڕاستەوخۆی تر و یەکشەممە شەوێکی تر لە خزمەتاندا. ئازیزان، مەبەست لەم بەرنامە ڕاستەوخۆیە کە هەموو یەکشەمبانە دێمە خزمەتان شیکاریکردنە لەسەر دوایین هەواڵ و ڕووداوە سیاسی، فەرهەنگی و کۆمەڵایەتیەکان کە بە ئامادەبوونی شارەزانی بوارە جۆراوجۆرەکان قسە و باس و لێکۆڵینەوەی لەسەر دەکرێت. جگە لەمەش دەرفەتێکیشە بۆ ئەوەی بینەرانمان بتوانن ڕاستەوخۆ لەم باسانەدا بەشدار بن و ڕاو بۆچوونەکانیان باس بن. ئێستا ئێمە لە کاتێکدا ئەم بەرنامە ڕاستەوخۆیە بەڕێوە دەبین کە شەڕێکی ماڵوێرانکەر باڵی کێشاوە بەسەر ناوچەکەدا و ئەگەری بەرفراوانبوونی ئەم شەڕەش زۆرە. ئەم شەڕە لە ڕاستیدا پەیوەندی بە ژیان و گوزەرانی خەڵکی ناوچەکە نییە و تەنیا دوو بەرەی ئەم شەڕە لەلایەک ئیسرائیل و هاوپەیمانانی لەلایەکی تریشەوە کۆماری ئیسلامی و هاوپەیمانانی و هەر کامەشیان لە پێناو بەرژەوەندی و دەسەڵاتی خۆیان بەسەر ناوچەکەدا بەربوونەتە گیانی یەکتر و لە ڕاستیدا بەربوونەتە گیانی خەڵکی ناوچەکە. ئاگاداریشن سەر لەبانی ڕۆژی شەممە 5 خەزەڵوەر ئەرتەشی ئیسرائیل ژمارەیەک لە ناوەندە نظامیەکانی کۆماری ئیسلامی لە تاران مەلایەر خوزستان کردە ئامانج. تا ئێستا زیانەکانی ئەو هێرشە بە وردی ئاشکران نەبووە. هەواڵەکان تا ئێستا باستەوە دەکەن کە 5 کەس لە هێزەکانی ئەرتەش کوژراون و ناسنامەکانیان بڵاو کراوەتەوە. بە وتەی بەرپرسانی نظامی ئەرتەشی ئیسرائیل هەموو سیستمە بەرگری ئاسمانەکانی ئێرانیان لەناو بردووە. جگە لەوەش هەمووتان ئاگادارن کە هێرشە دڕندە ئاسمانەکانی ئەرتەشی تورکیا بۆ سەر ناوچەکانی نیشتەجێبوون و کوشتنی خەڵکی بێدیفاع لە باکوور و ڕۆژاوە و ناوچەی شەنگاڵ لە هەرێمی کوردستانیش هەروە بەردەوامە. لەم هێرشانەدا کە بەرەبانی ڕۆژی پێنجشەممە دەستی پێکردووە دەیان کەسی بێدفاع کوژراون و ژمارەیەکی زۆریش بریندار بوو. ئەرتەشی داگیرکەری تورکیا هەموو هێرشەکانی بۆ سەر ناوچە نیشتەجێبوونە مەدەنیەکان، کارگا بینەسازیەکان و وێستگاکانی کارەبا و ئاو، قوتابخانە و نەخۆشخانە و پاڵاوگا و کارگاکان بووە. ئەم هێرشانە لە هەلومەرجێکدا ڕوودەدەن کە حکوومەت و لایەنە سیاسیە ڕەگەزپەرستەکانی تورکیا بە مەبەستی لە ناوبردنی بزوتنەوەی ڕزگاری خوازی و دادپەروەری خەڵکی کورد بە دووڕوویەوە پامیاشتی و ئاشتەوایی لە پەرلەمان ڕادەگەیەنن و لە هەمان کاتیشدا درێژە بە سیاسەتی کوشتن و سەرکوتکردن لە دژی خەڵکی کورد بەکردەوە دەردێنن. ئێمە ئەم شەو بە میوانداری بەڕێز کاک سەعید ئەمانی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە هەوڵ ئەدەین ورتر بڕوانینە ئەم بابەتانە و بارودۆخەکە و ئەگەرەکانی زیاتر بینینە بەرچاو. کاک سەعید، ئەم کاتت باش، زۆر سپاست دەکەین کە لە بەرنامەی ئەم شەوی ڕاستەوخۆی تلڤیزیۆنی کۆمەڵدا بەشداریتان کرد. منیش سلااوم هەیە بۆ جەنابەت، بۆ هاوکاران لە تلڤیزیۆنی کۆمەڵا و ڕێز و سڵاوی تایبەتیشم هەیە بۆ بینەرانی ئەم کاناڵە. زۆر سپاس دەکەین بە خێربین. کاک سەعید، با لێرەوە دەست پێ بکەین. ئەم کەشە بۆچی ئاوای لە هاتووە؟ وەزعەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆتان ئاگادارن زۆر ئالۆزە. من پرسیاری یەکەم لێرەوە دەست پێ دەکەم، شەڕی ئێران و ئیسرائیل و ئاکامەکانی بڵین هەتا ئێستا بۆ ناوچەکە ئێوە چۆنی لێک دەدەنەوە؟ باز لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستکردن ساڵهای ساڵە بە درێژایی مێژوو ئەم ناوچەیە تووشی گێژا و قەیرانی جۆراوجۆر بووە، شەڕی جۆراوجۆری تێدا بووە. بەشێک لە بەرچاوترین و گرنگترین نەتەوەکانی ئەم ناوچەیە کە کورد و بە تایبەتیش فلستینیەکان بن، بێزگە لە کەمەنەتەوەیی و کەمینە ئاینیەکانی دیکە کە لەم ناوچەیەدا حوزوریان هەیە، لە مافە سەرەتاییەکانیان بێبەش کراون، زوڵم و زۆری تێدا بووە و لە عینی حاڵشدا ئەم ناوچەیەکی دەوڵەمەندە لە بواری سەرچاوی سروشتیەوە و لە باری ئیستراتیژیکیشەوە ناوچەیەکە کە هەموو دنیا بەیەکەوە دەبەستێتەوە. ئەمانە هەموو ئەم تایبەتمەندیانە بوونەتە باعثیەوەی کە ئەم ناوچەیە بەردەوام تووشی قەیران و ئاڵۆزی و شەڕی جۆراوجۆر بێت و شەڕی بەرژەوەندی زلهێزە جیهانیەکان لەم ناوچەیەدا زۆرتر ڕەنگی داوەتەوە. ئەم قەیرانانەی کە ئێستاش دەیبینین یا کێشەیەکی کە ئێستاش لە نێوان دەوڵەتانی جۆراوجۆری ئەم ناوچەیەدا هەیە و هەر جارێک چەند دەوڵەتێکە دەوڵەت کە بەیەکەوە ناکۆک دەبن و چەند پێشترێمە گە ئاماژە بکەین شەڕی 8 ساڵی ئێران و عێراقمان بووە، کێشەکانی بەردەوام نێوان وڵاتانی ئەفغانستان و ئێران
پاکستان و ئێران وڵاتانی لێوارەی کنارەی خەلیجی فارس ئێران و تورکیا و ئێستاش ئێران و ئیسرائیل دیارە ئەم کێشەیە هەر لایەنێکیان نوێنەرایەتی بلوکێک دەکەن یا بڵین بەشێک دەکەن دەستەیەک دەکەن کە ئەو گروپانە یا ئەو وڵاتانە هاو بەرژەوەندین لە ناوچەکەدا ئەمانە یەکیان گرتووە و لە لایەکی دیکەشەوە بەرەکەی دیکە هەر بەو شێوەیە. ئێستا بڵین ئیسرائیل کە لەلایەن ئوروپا و ئەمریکاوە پشتیوانی لێ دەکرێت بە شێوەیەکی دیکە ئێران لەلایەن وڵاتانێکی دیکەی وەکو رووسیا و چینوانە غیرە مستەقیم پشتیوانی دەکرێت یا بڵین بە پشتیوانی ئەوان ڕەنگە ئێستا جورئەتی پەیدا کردبێت کە بەم شێوەیە لە ناوچەکەدا ئاژاوە بنێتەوە ناوچەکە تووشی قەیران بکات. ئێمە ساڵهایە کە باسیەوە دەکەین گروپە چەکدارەکانی سەر بە ئێران یا ئەو جەریاناتی کە بەنیابەت لەلایەن ئێرانەوە خەریکن ڕۆڵ دەگێڕن سیاست دەکەن لە ناوچەکەداوە گوشار دەخەنە سەر ئەو وڵاتانەی کە لەگەڵ کۆماری ئیسلامی ناکۆکن لەسەر مەسەلەی بەرژەوەندی ئابووری و سیاسی و کێشەی ئاینی و ئەم شتانە ئەمانە بۆ تەباعیەوەی کە ئەم ناوچەیە بەم شێوەیە ئالۆز بێت و ئێستا شەڕەکە بە شێوەیەکی زەقتر بە شێوەیەکی بەرچاو لە نێوان ئێران و ئیسرائیلدایە. ئێمە دەزانین ئاکامی ئەم شەڕە تا ئێستا شەڕێکی بڵێن ڕاستەقینە شەڕێکی کە هەمەلایەنە لە نێوان ئێران و ئیسرائیلدا ڕووی نەداوە. هەمومان دەزانین شەڕێکی کە ئێستا بەردەوامە گوشارێکە یا بڵێن هێرشێکە کە کراوەتە سەر غەزا کوشتارێکە کە لە ناوچەیە دەکرێت. ئێمە دیارە تەئیدی ئەو حرەکەتەی حەماس ناکەین کە هێرشی کردە سەر ئیسرائیل و بەم شێوە جەنایەتکارانەیە هێندێک دابڕین حرەکەتێکی دیژە ئینسانی ئەنجامدا بەڵام لەگەڵ ئەوەشدا زۆر بەتوندی ئێمە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەرە و ناوچەیە کە بۆتە نەوعێک جینوسایت و تێیدا جەنایەتی جەنگی بەڕێوە دەچێت و سیاسەتەکە ئەوەی ئێستا کە دەرکەوتو بۆمان خاڵیکردنی خەڵکە لەو ناوچەیە و دەرکردنی فلەستینیەکانە لە غەزە و بۆ ئاکامێکی کە سیاسەتەکانی ئەو بلوکە فەرزکە تەحقیبی دەکەن یا مەسەلەن شەڕێکی ئێستا گۆزراوەتەوە بۆ لوبنان ئەمان شەڕی واقعین شەڕێکە کە تێکەوتوتنی و شارەکان دەست ناپارێزن بە هەموو شێوەیەک کوشت و کوشتاری تێدا دەکرێت لەگەڵ ئەوەیدا کە دێمە دەبینین دەوڵەتی ئیسرائیل زۆر بە ئاسانی دەتوانێت ڕەهبەرانی بزوتنەوەی حەماس و بزوت بڵین یا حیزبوڵای لوبنان شکار بکات یا ڕاو بکاتوە لە هەر شوێیەکی کە بیەوێت بە حاسانی بیان کوژێت بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێستا شەڕەکە چۆتە نێو خاکی لوبنانەوە پایتەختی لوبنان بردومان دەکرێت ئەو شوێنانێک کە بردومان دەکرێن ئەگەر بڵێن شوێنێکیش بن سەر بە حیزبوڵای یا کۆماری ئیسلامی بەڵام بەشێکیشی خەڵکی سڤیلی و خەڵکی مەدەنی تێدا نیشتەجێیە بەڵام دەست لەوانەش ناپارێزرێ بۆیە ئەم ئەو شەڕێکە بەو شێوەیە مەسەسا لە لوبناندا لە ئارادایە یا لە غەزە لە ئارادایە لەگەڵ ئێران بەم شێوەیە نییە هێندێک هێرش دەکەنە سەریەک بەڵام هەمومان دەزانین هەموو دنیا دەزانێت کە ئەم هێرشانە کۆنتترۆل کراون لە پێشترا نەخشەی بۆ داڕێژراوە و تەنانەت هەموو جارێکیش باز لەوە دەکرێت کە وەختی هێرش دەکری یەکتری ئاگادار دەکەنەوە کە لە کوێ دەدەن چ دەکەنەوە ئەمە تقریبا تا ئێستا ئەم شەڕەکە کۆنتترۆل کراوە و تا ئێستا لە کۆنتترۆل دەرنەچووە ئەتی لە داهاتوودا چ دەبێت نازانم. بەڵێ کاکسیت ئێوە باستان لە پشتیوانی ئەم بەرێ ئەم شەڕە کرد دیارە باستان لەوە کرد کە ئەمریکا و وڵاتانی ئوروپایی پشتیوانی لە ئیسرائیل دەکەن و وڵاتانی چین و رووسیەش بە جۆرێک لە جۆرەکان بڵێن پشتیوانی لە ئێران دەکەن و ئەم بەرێ مقاومەتی کە ئێران دروستی کردووە. باستان لەوەش کە شەڕەکە ڕاستەقینە و ڕاستەوخۆ نەبوو بەڵام بۆ یەکەم جار ئەم شەڕە خۆتان ئاگادارن لە تۆڵەی ئەو موشک هاویشتانی کە ئێران کردیە سەر ئیسرائیل شەمبە بەرەبەیانی 5 خەزڵوەر ئیسرائیلی شێرشی کردە سەر ئێران و بۆ یەکەم جار ئەم شەڕە ڕاستەوخۆ لە بینی ئیسرائیل و ئێراندا بووە ئاگاداریشن چەند شوێنی نظامی کردوتە ئامانج.
بن دوو پرسیار لێرەدا لەو مەوزوعەدا دەپرسم ئەمە چەندە دەستی کراوەتر دەبێت ئیسرائیل دوای ئەم هێرشەی کردوێتی چەندە دەستی کراوەتر دەبێت بۆ هێرشێکی دیکەوە باسان لە پشتیوانی ئەو دوو لایەنانە کرد بڵێن دەوری ئەمریکا و یا هەتا تا ڕادەیەکیش بڵێن رووسیا لەو نێوەدایەوە چۆن دەبینن زانی مەسلەکە ئەوەیە ئیسرائیل هێرشی کردە سەر ئێران لە جوابی ئەو موشکبارانەی کە ئێران کردی ئمە باسمان کرد کە وەختی گەران ئیسرائیلی موشکباران کرد و لەم ئاخرێژدا بە موشکی دوور هاوێژ یا بڵێن موشکی بالستیک لێیدا ئەگە واقعان ئەم ینی گومبەدی ئاسنین یا بڵێن بەرگری ئاسمانی ئیسرائیلیش بە تەواوەتی نەیتوانی هەموو موشکەکان بخاتە خوارێ چون ئەم موشکانە لەگەڵەوانەی پێشتر جیاواز بوون و دەیانتوانی ئەو ئەگەر مەبەستیان بواە لە شوێنی زۆر حساسی بدەن لە ئیسرائیل وە ژێرخانی ئابووری پێوێران بکەن بەندەرەکانی پێوێران بکەن یاگەر لە شارەکانی دابای خەڵکێکی زۆر بکوژێ بەڵام وەک کوتمان بە شێوەیەکی کۆنتترۆل کراو بۆی دیاری کرا کە لە شۆ بدرێەوە بەحاڵ ئەمە لە جوابی ئەو هێرشانە بوو کە ئیسرائیل کردیە سەر ڕاهبەرانی بزوتنەوەی حەماس و حیزب اللهی لوبنان ئەوە بوو کە ئیسماعیل هەنی لە تاران کوشت و ڕاهبەرانی دیکەی فەلەستینی یا لوبنانی کوشکە تعدادێکی زۆر بوون و لە جوابی ئەمانەدا بۆ ئەوەی کە ئێران زۆر ینی زۆر بە بەزەقی کەوت بۆ ژێرگوشارەوە کە ئەمانە کە جریاناتێکن سەر بە ئێران بوو لە ڕووی ناچاری ئەم کاری کرد تقریبەت ناڵێن لە ڕووی ناچاریانی دەبوو حتمما حرەکەتێک بکات و ئەم موشکبارانەی دەچووە ئەم ڕاستایەوە کە بۆ ئەوەی بڵند لە ئاستی دنیادا لاقل لە بەرچاوی ڕای گشتی بڵان پشتیوانی لە جریاناتی سربەخۆی کردەوە ئەو بەڵام جوابەکەی ئیسرائیلیش لەلایەکەوە کە ئێران بەو ئاسانیە توانی ئیسرائیل بردومان بکاتەوە موشکەکانیشی هەمووی خونسانە کرانەوە و کەوتنە عەرزی ئەمە لەو لاشەوە دەوڵەتی ئیسرائیل کەوتە ژێر گوشارەوە لەلایەن ڕای گشتی وڵاتەکەیەوە جوابی ئێران چییە ئەوە بوو باس لەوە دەکرێت کە بە 100 فڕۆکەی جەنگی یانی زیاتر لە 100 فڕۆکەی جەنگی پێشکەوتوو هێرشی کردوتە سەر ئێران ئێمە دەڵێن 120 دانە 100 دانەش هەرێکی 2 دانە موشکی دوور هاوێژی پێ نووشکی بالستی پێبوو بێ لە ئێرانی دابێ دەبوو زۆر خەسارەتی گەورەتر لەوەی کە ئێستا هەست پێ دەکرێت لێ بکەوێتەوە ئایا بڕاستی ئەم هەواپەیەمانە چوونە خاکی ئێرانەوە ئەم بردومانانە کران تەبلیغاتە تا بەشێکی بەڵام ئەوەی واقعیەتە ئەم هەواپەیمانە بەشێکیان هەواپەیمای پێشکەوتوو بوون و ڕەنگە توانی بێت تیشتیان بچنە نێو خاکی ئێرانەوە و چەکی بەرگری ئاسمانی ئێران نەیتوانی بێت بەر بە جەولە و گەڕانی ئەم هەواپەیمانە بگرێت و یا مەسن ئەم موشەکانەی کە لەو هەواپەیمانەوە هاویشراون خونسا بکاتەوە بەڵام لە کولیەتی خۆیدا من دەڵم ئەگەر ویسترا بە مەسەن زەربەیەکی کاری لە کۆماری ئیسلامی بدرێت لەباری ئابووریەوە یا لەو سەرچاوە ئەساسیەکانی کە کۆماری ئیسلامی پشتی پێدەبەستە دەیتوانی خسارەتێکی زۆر گەوری بەڵام لە پێشدا کوتیان لە ناوچە ئەتۆمیەکان نادرێت لە پاڵایشگاکان نادرێت لە بەندەرەکان نادرێت ینی زەربەیەکی کردوێشیان کەوتوێ لە بواری نیزامیدا بووە لە بواری ڕاداریدا بووە ئەلەم زەمینانەدا بۆ کە زۆر تەسیرێکی ئەوتۆی نییە لەسەر وەزعیەتی کۆماری ئیسلامی کە بڵێن لەباری ئابووریەوە بکاوێتە فشارەوە لە بواری نێوخۆیەوە زۆرتر فشاری بۆ بێ کە فشار بکەوێتە سەر خەڵک بەڵام ئەمانە خۆیان هەموو ئەم حساباتیان کردووە چون نایەنەوێ ڕژیمی کۆماری ئیسلامی لە نێو برن ئەمانەش هەموو خودی ئەمریکا و وڵاتانی زلهێزی دنیا و ئوروپاوانە فشاریان خستە سەر ئیسرائیل کە ئەمیش هێرشەکەی حساب شودە بێ نەخشە بۆ داڕێژراو بێ و ئەوانیش ڕزایەتیان لەسەر ئەم هێرشە بێ بۆ ئەوەی کە ئەمیش لەلایەن خەڵکەکەیەوە نەکەوێتە ژێر فشارەوە کە وەڵامێکی نەداوەتەوە ئایا لە داهاتوودا کۆماری ئیسلامی دیسان حرەکەتێک دەکات کە دیسان نیاز بێ بکە ئیسرائیل جوابی باتەوە شەڕەکە فراوانتر دەبێتەوە ئەمە نازانم ناتوانم لەو بارەوە هیچ بڵم بەڵام ئەوەی کە من لێرەدا وەک خۆم دەتوانم بە ڕاشکاوی بڵم ئەوەیە کە نیازی ئیسرائیل بۆ لە نێوبردننی حەماس بۆ لە نێوبردننی حیزب الله بۆ لاوازکردنی حوسیەکان حرەکەتێکی زیدیە
و پێم وابێ لەم شەڕە ناکشێتەوە هەتا ئەمانە ناچار نەکات کە چەک دابنێن و سوڵحی لەگەڵ بکەن حیزبوڵا لە سنوورەکانی ئیسرائیل نەکشێتەوە ینی مەترسیەک لەسەر ئیسرائیل لەلایەن ئەو گروپانەی کە بەنیابەتی لە ئێرانەوە شەڕ دەکەن نەمێنێ خەڵکێکی زۆر لە نێو خۆی ئیسرائیلدا ئاوارە بوون نزیک بە 100,000 نەفر ڕەنگە زیاتریش بێ ئەمانە فشارێکی زۆریان خستۆتە سەر دەوڵەتی ئیسرائیل تا ئێستاش بە ئەو کەسانی کە بەبارمتە گیرا بوون لە حرەکەتێکی 7 ئۆکتۆبردا ئازاد نەکراون ئەمانە هەروەکو زعفی دەوڵەتی ئیسرائیل سەرڕای ئەو هەموو کوشتار و جەنایەتەی کردی ئەو هەموو بە حساب بۆی دەستکەوتی نیزامیەکە توانیوێتی وڵاتان داگیر بەڵام چون نەیتوانیوە بارمتەکان ئازاد تا ئێستاش بە نظری من هەر شکستە زمانێک ئیسرائیل دەتوانێت بڵێت سەرکە بەڕاشکاوی بڵە سەرکەوتووە کە بتوانێت حیزبوڵا بە چۆک دابێنێ وادار بە ئاتەشبەست و قبولکردنی شەرتەکانی بکات حماسی لە نێو بردەوە بارم بەشێکی لە بارمتەکان کە زیندومانەتەوە ئازادی کردوێت بەڵام تا ئێستا ئەمە نهاتوۆتە دی تا ئێستاش مەسەن دەبینین کە بە شێوەیەکی وحشیانە وڵاتی لوبنان بردومان دەکرێت تێرش بۆ سەر فلەستینیەکان لە لێواری غەزە هەروە بەردەوامە کە ئەمانە کارێکی ئینسانی لەگەڵ ئەوەی کە دەستبازی و یا بڵین تەوەفق یا بڵین بەهێزی ئەرتەشی ئیسرائیل لە بەرابەر ئەو گروپانەدا نیشان دەدا بەڵام چون بە ئامانجەکانی چۆ تا ئێستاش بە نظری من شکستی خواردووە بۆیە ئەوەی کە من دەتوانم بڵم ئەمەیە ڕەنگە دوای ئەوەی کە ئەمان ئاتەشبەستیان قبول کرد حەماس لە لێوارەی غەزا چەکی دانا وەکو هێزێکی موسەلح نەمایەوە و ئەو ناوچەیە درایە دەست تا خودی فەلەستینیەکان یا هێزێکی نێودەوڵەتی سنوورەکانی ئیسرائیل لەلایەن ئاشتی پارێزانی نێودەوڵەتیەوە پارێزرا حیزبوڵا لەو سنوورانە نەما مەترسی موشکبارانی لەلایەن حیزبوڵاوە نەما ڕەنگە ئەو دەم بتوانین بڵین ئیسرائیل سەرکەوتووەوە ڕەنگە بڵین ئاشتیەکی نیسبی بووە ماوەیەک لە ناوچەکەدا بەرقەرار دەبێت زۆر باش کاک سەید ئەوڕۆ نازانم خۆتان گوێتان لە قسەکانی ئەلی خامنەی بوویاننا ئەو بۆ خۆی دەمی بۆ داهێنا کە ئەم هێرشەی ئیسرائیل نە ئەو جۆرەی کە ئەوان دەڵێن گەورە بێتەوە نە ئەو جۆرەی کە لای خۆیان کە چکۆلە نیشان بدرێت باستان لە ئەم بەرەی مقاومەتە کرد خۆشتان ئاگادارن بەرەی مقاومەت زربەیەکی زۆر قورسی لێکەوتووە ئێستا ئێرانیشی لەگەڵ بێت دەدوێم ئەو هێرشەی کە ئیسرائیل کردی ئێوە پێتان وایە کۆماری ئیسلامی تا چەندە دەتوانێت بەو وەزعەتی کە بۆ بەرەی مقاومەت پێشیاتەوە بۆ خۆشی پێشیاتوە چەندە درێژە بە شەڕ و ئاڵۆزی بدات زانەی مەسەلە کەسی مەسەلەکە ئەوەیە خودی دەوڵەتی ئێران ئەوەی بۆی مهمە مانەوەی دەسەڵاتەکەیەتی واقعان پشتیوانیکردن لە حیزبوڵا بۆ خۆشەویستی خەڵکی لوبنان نییە پشتیوانیکردن لە حوسیەکان بۆ دڵسۆزی بۆ خەڵکی یەمەن نییە پشتیوانیکردن لە حەماس بۆ دڵسۆزیکردن بۆ فەلەستینیەکان نییە کە نزیک بە 100 ساڵ 70 ساڵە مبارزە دەکەن بۆ بەدەستێنانی مافەڕەواکانیان ئەمە واقعیەتێک ئەگەر دڵسۆزی بە ئەگە کارەکەکە نیەتێکی ئینسانی بۆە زۆر بە ئاسانی دەکرا هەر بە نیوەی ئەو خەرجێک کە تا ئەستا لەباری چەک و چۆڵ و تحریکاتی نیزامیەوە لە ناوچەکە ئەنجام دراوە دەکرا ژیانی ئەو خەڵکە زۆر گۆڕانی بەسەردابێت لە ئاشتیدا بژین تا ئێستا احتمالی هەبوو دەوڵەتێکی فلەستینی یا لاقل دەسەڵاتێکی فلەستینی دوور لە دەمارگرژی و ئەمڕۆیی بێتە گۆڕەیە لە وەزیەتی یەمەن بەم شێوەیە نەبووایە کە ئێستا حوسیەکان بەسەریان هێناوە یا خودی لوبنان ئەگەر حیزبوڵا بە شێوەیەکی دیکە یارمەتی درابا و ئەو یارمەتیانە بچواتە خزمەت ڕیفاه و خۆشگوزەرانی خەڵکی لوبنان و یا هەر ئەو ناوچەیەکە لە ژێر دەسەڵاتی حیزبوڵادا یا خودی شیعەکان ئێستا وەزعەتەکە شتێکی دیکە بوو بەڵام نیاز مەبەست ئەوە نییە مەبەست ئەوەیە کە ئەو دەیەوێت بە دەستی خەڵک مار بگرێ کۆماری ئیسلامی دێ بۆ پاراستنی خۆی بۆ دوورخستنەوەی کێشەکان لە خۆی شەڕ بەو کەسانە دەکات کە سەر بەون ئێستا بۆی مهم نییە وڵاتانە نابوود دەبن بەر بە پێشکەوتنیان دەگیرێ جەریاناتی کۆنەپەرست و دەمارگرش لەو ناوچانەدا چالاک دەبن و گەشە دەکەن نیازی ئەوە نییە بەڵام واقعیەتەکە ئەوەیە ئەم حرەکەتیانی ئەم کێشەی کەستا لە نێوان ئیسرائیل و ئێراندا هەیە ینی ئەحساس دەکەی هەردووکیان بە جۆرێک ئەحساسی ڕەزایەت دەکەن ینی لەو هێرشانەی کە دەیکەنە سەر یەکتری
بۆیە مەسەن ئەو لەو لاوە دەڵێ ئێمە هێرشمان کردە سەر ئێران کولەن سیستمی بەرگری هەوای ئێرانمان لە بین برد ڕادارەکانیانمان لە بین برد سەکۆی موشەکیەکانمان لە بین چیمان کرد و چیمان کرد لەو لاشەوە ئێران دەڵە ناوا شتێکی وانە بۆ حرەکەتێکیان کردووە بەڵام هێندە خزارەت کرد ئەنی تۆ ئەحساس دەکەی هەم لەولا ئەو پێڕازیەک بە حرەکەتەکەی خۆی هەم ئەمیش تقریبەن ڕزایەتی هەیە کە حرەکەتەکە ئەوەندە گەورە نەبووە کە ئێمە پێی نیگەران بین و نیاز بێت مەسەلەن جواب بدەینەوە ینی پێم وابێت تەلویحان یان ناڕاستە و خۆ ئەوە دەڵێن کە حرەکەتەکە حرەکەتێکی بچوو بووە و ڕەنگە بژڵەن مەسەلەن ناڕاستە خۆی مۆی لێ هەڵەنجین کە نیاز بە جوابدانەوە نییە و ئەگە نیازی بە جوابدانەوە نەبێت احتمالی ئەوەی کە شەڕەکە زیاتر بەرەپستێنێ نییە بەڵام پێشبینیش ناکرێت خۆ نازانی چڕوەدا لە داهاتوودا بەڵام تا ئێستا ئەوەی ئێمە دەیبینین ئەم هێرشانەی کە دەکرێتە سەریەک چ لەلایەن ئێرانەوە چ لەلایەن ئیسرائیلەوە هەرکیان رازین لە نەتیجەکەی فەرسکەین هێرشێکیاوە گەورەکە ئەوسریاوە دەڵە دوو ئەفسەرمان کوژراوە ئەویش تێدەکی زیاتر کوژراوە دەکرێتە سەر ئیسرائیل دەڵێ یەک نەفەر دوو نەفەر بریندار بوون یا کوژراون ئەمانە تقریبەن ئەدانی دڵێن ئەمە ڕزایەتن ئەمە ئەوە دەڵێن کە ئەم هێرشێکە کراوە دیارە کۆنتترۆل شودە بووە شتێکی سیر ئەوەیە لە پێشترا یەکتیش ئاگادا دەکەنەوە کە هێرش دەکرێتە سەرچوو خەڵکی لێ دوورخەنەوە تەلەفات کەمتر بێ بۆ ئەوەی چون دەزانن لە ئاستی دنیادا ئەوەی کە مهمە واقعاً لە بینچوونی ژیانی ئینسانەکانە و ئەمە بۆ هەردوو دەسەڵاتەکە مەترسیدارە چ بۆ ڕای گشتی ناو خۆیان و چ بۆ ڕای گشتی لە ئاستی دنیادا بۆ یاسایی دەکەن کەمترین ئامار بدەن لە مەسلەی کوشتە و ئەوانەکە کوژراوەکان سەربازیش بن مەسلەیە حەزی ژیانی ئینسانە لە بین دەچێت بۆ ئەوانیان کە بۆ دەرکەوتووە کە ئەما دەتوانێت ڕای گشتی لە ئاستی دنیاتە زیاتر لە جیان هەڵخرێنەوە گەوەی کە ئێستا بەنیست بۆ پشتیوانیکردن لە خەڵکی غەزا بۆ کوشتارێکی کە لە بەرامبەر بە خەڵکی غەزا دەکرا مەسەن لە ئاستی دنیادا دەوڵەتی ئیسرائیل ڕاستی کەوتوتە بە نەفرەتی ڕایگشتی ئیدی ئەوە شتێکی دیکەیە کە لەلایەن وڵاتانی زلهێزی سەرمایهداری دنیاوە وەکو ئەمریکا و ئوروپا و وڵاتانی دیکە مەسەن پشتیوانی دەکرێەوە دوو قەزیە جیاواز کاک سەعید من لە سەرەتادا باسم لە ئەم هێرشانی وڵاتی تورکیاش کرد پێم پێویست بوو کە لەم بەرنامەیەشدا ئەم بابەتە باس بکەین لە پێشدا پێم باشە بەگشتی بزانین وڵاتی تورکیا دەور و کاردانەوەی لەم شەڕەدا چییە جا دواتر دێنە سەر ئەم هێرشانی کە لەم چە ڕۆژەی دواییدا کردوێتە سەر ڕۆژەوە مەسەلەکە وایە ئێمە پەیوەندی هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوا یا بۆ سەر باشووری کوردستان یا بۆ سەر پەکەکەوە یا دەستێکی کە لە خەڵکی کوردی دەوەشێنێت لە باکووری کوردستان ڕەنگە پەیوەندێکی ئەو تۆی بە شەڕی بینی ئێران و ئیسرائیلەوە نەبێت دیارە بەنەوعێک خودی دەوڵەتی تورکیا خۆی بە دوور گرتووە لە شەڕی غەزە و شەڕی لوبنان و ئەوانە یارمەتێکیشی کە دەیکات تەنیا ڕەنگە لەباری مەسائلی مادیەوە بێت یا لەباری معنەویەوە بێت بەڵام ڕاستەوخۆ ئەو دەخاڵەتی نییە لەو شەڕدا تا ئێستا بەظاهیر کە دەیبینین بەڵام ئەوەی کە لەم شرایەتەدا و لەم دۆخەدا بەم شێوەیە وەحشیانە هێرش دەکاتە سەر خۆبەڕێوەبەری لە ڕۆژاوای کوردستان بە بیانووی ئەوەی کە تەقینەوەیەک لە ئانکارا ڕوویداوە ئێمە دەزانین کە باس لەوە کراکە گوایە تەقینەوەیەک لە کارخانەیەکی گرنگی پەهبات سازی و نیروی هەوایی و ئەمانەی تورکیەدا ڕووی داوە 5 کەس 6 کەس کوژراون 2 کەسی هێرشبەری خۆکوژە کاریان ئەنجام داوە بەڵام هەر بیلا فاصلە هێرش دەکرێتە سەر ڕۆژاوای کوردستان و لەگەڵ ئەوەشدا ڕۆژێک یا 2 ڕۆژ پێش تەقینەوەکە باز لە مەسلەی ئاشتی دەکرێت باز لە هاتنە ئارایی ئەمە بڵم کاک سەعید ئەم دوانە ینی پەیوەندی ئەم دوانە لێک دەدرێتەوە هەروەکو بۆ خۆشتان بە دروستی ئاماژتان پێدا پێشتر دیار بوو مثلا خۆشم لە سەرەتادا باسم کرد باسی سڵح و ئاشتیوانی بوو لە ئەم چەند ڕۆژەی پێش هێرشەکەدا لەلایەکەوە تەقینەوە ڕوو دەدات بڵێن لەلایەکەوە باس لە ئاشتی و سڵح دەکرێت لەلایەکی دیکریشەوە خۆتان ئاگادارن ئاو تڕەندانە
بۆمبارانی ژێرخانەکانی بڵین ڕۆژاوای کوردستان دەکات ئەمێ ئەو دوانەیە چۆن لێک دەدەنەوە ینی مەبەست لەم حرەکەتانە چییە بە بڕایەوە مەسەلەکە بڕێک ئاڵۆزە بەڕاستی ئینسان ناتوانێت خۆ بە شێوەیەکی کۆنکرێت و دقیق بڵێ چییە بەڵام ئەوەی کە ڕوون و ئاشکرایە ئەوەیە هەرچەند ئەحزابی نژادپەرست و شوڤینیستی تورک یا تورکیا کە وەکو مەحەپە بێت یا خودی حیزبەکەی ئەردوغان کە ئێستا لە دەسەڵاتدان دیارە ئەمە بە ڕزایەتی ئەردوغان ئەم مەسلەی لەلایەن باخچەلیەوە مەترا دەکرێت کە ملاقات لەگەڵ ئیجازە دەن سەردانی ئۆجلان بکرێت داوا دەکات بێ لە پەرلەمان قسە بکات داوا دەکات بێ ئاتش بەس ڕاگەیەنێ داوا دەکات بێ ینی چاو دەڵێ ئیجازەی هەیە بێ لێرە حیزبەکەی هەڵوەشێنێتەوە وەک پەکەکە بێت دان بەوەدا بنێ کە جریانێکی ترۆریستیە و ئەو دەم ئێمە مەسەلەن ئیجازە دەین کوردەکان خۆیان بە شارۆمەندی پلەیەک لە تورکیەدا بزانن خۆیان بە خاوەنی تورکیە بزانن تەنانەت ببنە سەر کۆمار لە تورکیەدا بەڵام باسی ئەوە ناکە کە خەڵکی کورد ئەو دەمیا ئێستا مەسەلەن ئەگەر ئاشتی بەرقەرار بێ ئەگە ئاتەش بەس بکرێ ئەگە پەکەکە چەکدانێ مەسەلەن خەڵکی کورد ئیجازەی ئەوە هەیە کە خۆی سەرنوشتی خۆی تەعین کات لە باکووری کوردستان باسێک لەوانە ناکرێت ینی بە شێوەیەکی ینی تۆ دەبینی مەسەلەن زۆر ئەسەن بە شێوەیەک ئەم مەسلەی ئاشتیە مەترا دەکرێت کە هەموو کەس دەزانێت ئەمە قابلی قبول نییە بەڵام بۆ لەوەدا کە تا ئێستا هیچ نەکراوە لەم لاوە تەقینەوەیەک ڕووەدا مەسلەکە ئەوەیە ئەوە دەردەخات کە چه ئۆپۆزیسیۆنی تورک یا مەسەلەن فەرزکەین جەریاناتی سەر بە پەکەکە و چه دەسەڵاتدارانی تورکیا یەکدەست نین وەک یەک بیر ناکەنەوە فەرزکەین ئەگەر مەسلەی ئاشتی دیسان لە تورکیا بێتەوە گۆڕێ ئەگەر مەسلەکە ینی نیەتەکە نیەتێکی ئینسانی بێت بۆ چارەسەری کێشەکان بێت هیچ گومانی تێدا نیە کە وڵاتانی وەکو ئێران و جەریاناتی دیکە پیان خۆش نییە و حتمما دەستێوەردانەکەن لەنێو خودی تورکیەشدا ڕەنگە بەشێک لە هەر لەم حیزبانە ئێستا ئێمە دەڵێن فەرزکەین ئەمانەی کە مەسەلەیان مەترا کردووە نیەتەکەیان نیەتێکی خێرە لێرەدا مەسەلەن ئەم مەسەلەیە دەڵێن لێرەشەوە جریاناتێکی دیکە هەن کە بەزەرێت بە زیانی خوانی دەبینن و ئەوانیش ڕەنگە هەردەستیان هەبێ لە هاندانی کەسانێک یا جریاناتێک مەسەلەن بۆ ئاژاوەنانەوە ئەوە بوو لەمەدا دەبینین لە ئاتش بەستەکەی پێشتریشدا لە تورکیا بە بەهانەی کوشتنی دوودانە پۆلیس شەڕەکە هەڵکی ساوە یعنی بەدەست خوان بوو بەهانەیەکیان گرت بەدەستەوە ئەوە پەکەکە هاتووە دوو ئەفسەری کوشتووە یا ئۆپۆزیسیۆنی کوردی تورکیا دوو ئەفسەریان کوشتووە و دەبێ ئەم مەسلەی ئاتەش بەست و سوڵح و مزاکرە و هەوڵدان بۆ چارەسەری کێشەی کوردوانە دەبێ هەمووشت مەسەلەن بگەڕێتەوە سەر خاڵی سیفر و ئەم کوشتار و شەڕ و دەست پێ بکاتەوە ناوچەیەک لە ئامەد وێران بکرێت منقەی سوور بە یەکسەریت ئەو هەموو جەنایەتی تێدا کرا تاوکو لە گەڵ یەکسان کراوە دوایەتی نوژن کراوەوانە نازانم ینی تۆ حچاگە چاو لەوە دەکەی مەسلەکە ئاوا مەترا دەبێت ئێستا بخوایان دەزانن کە ناوچەکە بەرە ئەوە دەڕوات کە ئاڵۆگۆر تێدا ڕووبدات وڵاتانی دیکتاتۆرش خۆ ناتوانن بەر بەم حرەکەتانە بگرن تاکەی دەتوانن سەرکوت بکەن تاکەی دەتوانن جەنایەت و کوشتار بکەن ساڵەهای ساڵە دەوڵەتی تورکیا خەڵکی کورد دەکوژێت دەیانگرێت لە زیندانیانەکە لە زیندانەکاندا ئەعدامیان دەکات لە ئێران هەروە و تازە شەگەل لە سووریەش ناوچەیەک توانیویانە خۆیان خوان ئیدارەکەن دەسەڵاتێکی خۆ بەڕێوەبەری لەو ناوچەیە دابمەزرێنن ئەوەش بۆتە چخڵی چاویان بەوەش هەڵنایە چون ئەم دەوڵەتانە چ دەوڵەتی ئێران چ دەوڵەتی تورکیا چ دەوڵەتی عێراق دەوڵەتی سووریا نایانەوێ کیانێک لە ناوچەکەدا هەبێ هەرچەند بچووکیش بێ کەم دەسەڵاتیش بێ بەڵام لە بیری ئەوەدا بێ کە دەسەڵاتێکی خەڵکی دامەزرێنێ کە بەرژەوەندی خەڵک لە بەرچاو بگرێ خەڵک لە ڕێیفا دابژین خەڵک لە ئاوەدانی و خۆشگوزەرانی دابژین خەڵک لە ئازادی دابژین چون ئەوان لەم حرەکەتانە دەترسن بۆیە دان بە مافی خەڵکی کوردانانێن چ لە تورکیا و چ لە ئێران لەگەڵەوەی ساڵهای ساڵاکە خەباتی خەڵکی کورد لەسەر ئەساسی کۆمەڵێک داخوازی ڕەوا ئینسانی
کە لیان زەوت کراوەوە لە بەشێکی زۆر لە دنیادا ئەم مافانە بە کەمەنەتەوەیەکان و بە هەموو نەتەوەکانی سەردەست درراوە، بەڵام لێرە لیان زەوت دەکرێت. بۆیە دەزانن ئەگەر لە ڕۆژاوای کوردستان دەسەڵاتێکی وا لەسەر کار بێت کە تا ئێستا بە نەزەری من سابتیان کردووە کە ئەگەر سەرڕای ئەو هەموو گوشارەی کە لەسەریانە لە فکری خەڵکی خۆیاندانەوە بەپێی توانە خەڵکیان بەشداریدا و وڵاتدا هاتێکی کە هیانە بۆ ژیانی خەڵک سەرفی دەکەن. بۆیە دەوڵەتی تورکیە بەم شێوەیە بە بیانووی ئەوەی کە تەقینەوەیەک لە ئەنکارا کراوە ئەستا پەکەکەەوە عۆدەی گرتووە فەرزن یا نیسبەت دەدرێ بە پەکەکە چ ڕەبتی بە ڕۆژاوای کوردستان هەیە بە هەر شێوەی گوتی ڕەبتی داتەوە چون شوێنێکی وانە مەسەن ساڵهای ساڵە قەندیل بۆمباران دەکات ڕەنگە پێی وای بە زەربەیەکی وانێندا بەڵام ئەو لە هەر کوێیەک خەڵکی کوردستان یا کیانێکی کوردی یا جریانێکی کوردی کە توانی بێتی لە ناوچەیەک دەسەڵاتدار بێت و لە بیری خەڵکەکەی دابێت کە ئێستا لە پێی وایە لە ڕۆژاوای کوردستان شتێکی وایە دێ هەوڵ دەدا ئەم دەسەڵاتە لە بین برێ لە خۆران نییە دوای ئەوە دێ نەخۆشخانەکان بۆمباران دەکات دێت پاڵاوگەکان بۆمباران دەکات دێت چاڵەنەوتەکان یعنی سەرچاوە سروشتیەکان بۆمباران دەکات سیلۆکان بۆمباران دەکات حیسابی کە ینی هەموو ئەو یان سەرچاوە ئاویەکان ئەو شوێنانەی کە سەرچاوی ژیان لەو ناوچەیەدان بۆمبارانی دەکات بۆ ئەوەی وڵاتێکی بێداهات وڵاتێکی بێکارەبا هیچ ئیمکانی بێ ئەوەی کە هیچ ئیمکاناتێکی ژیانی تێدا بێت بهێڵێتەوە بۆ ئەوەی لە ئەساسیشدا نیازیان ئەوەیە کە ئەو خەڵکە و ناوچەیە بەجێ بێڵن و لە ژێر ئەم دەسەڵاتە خۆبەڕێوەبەرێدا نەمێننەوە بەڵام ئەو خەڵکە سەرڕای ئەو هەموو گوشاری کە لەسەریانە خوب بۆمبارانەکانی پێشتری زۆر وحشیانەتر بوو بەڵام و خەڵکە نەڕۆی دیسان دەستیان کردەوە بە بنیادنان و دڵنیاشم لە داهاتوشدا هەر ئەو کارە دەکەنەوە. بۆیە هەدەفی دەوڵەتی تورکیا لە ناوبردننی ئەو سەرچاوانە بۆ چۆڵکردنی ئەو ناوچەیە خاڵیکردنێتی لە خەڵکەیەتی بە حرەکەتی دیکەش کردوێتی و زین هێرشی کردە سەر ئەفرین خەڵکە ڕەسەنەکەی ئاوارە کرد دەرکرد خەڵکی دیکەی لە ناوچەکانی دیکەوە تورک بووبێ من عەرەب بوو بێنا نیشتەجێ کردن جەریاناتی ئیسلامی تونڕەوی نیشتەجێ کرد شارەکانی گرێسپی و مەجموعەیەکی دیکە لەو شارانەی کە هاوسنونن لەگەڵ تورکیە خۆوانی داگیر کردو خۆت تقریبان بڵێن نەوارێکی ئەمنیەتی بۆ خۆی پێکێناوە لەو ناوچەیە بەڵام بووە بە خاطری حرەکەتێکە لە ئەنکارا دەکرێت ئەم هێرشان دەکرێت سەرەوە. بۆی واقعەتەکە ئەوەیە کە دەوڵەتی تورکیا دەیەوە بەم شێوەیە یا بەشێک لە دەوڵەتی تورکیا کە ڕەنگە لەگەڵ ئەم مەسلەی هێنانە گۆڕی مەسلەی ئاشتیوانەدا نەبێ بەم شێوەیە کاردانەوە نیشان دەدەن کە من بە دووری دەزانم ئەمە تەوافقی باخچەلی و یا فەرزکەین بڵێن ئەردوغان و ئەسەن کولن دەوڵەتی تورکی لە سەر کاکسە یەک پرسیار هاتووە دەستەخزەوە پرسیارە نادراوە دەڵێ ئەم هێرشە دڕندانی کە تورکیە دەکاتە سەر ڕۆژاوە بێدەنگی ڕێکخراوە نێو دەوڵەتیەکان وڵاتانی زلهێز تایبەتەن کە رووسیا و ئەمریکا خۆیان بە هاوپەیمان و دۆستی نزیکی ڕۆژاوا دەزانن ئەم بێدەنگی و ئەوەی کە بەرگری ناکەن لەم هێرشانەدا چییە دواتریش وەکو گلەی بێت لایەنە سیاسیەکانیش ئەو جۆرەی کە پێویست بوو ئەو جۆرەی کە دەبێت ئەم هێرشانەی کە تورکیا کردوێتە سەر ڕۆژاوە محکوم نەکراوە میدیایی نەکراوەتەوە فەرقی ڕۆژاوە کوشتنی ئەم خەڵکی بێدفاعە لەگەڵ خەڵکی غەزە و لوبنان چییە؟ ئەوەی واقعیت بێت ئەم شەڕێکی ئێستا لە غەزە یا وەزعیەتی غەزە و لوبنان تقریبان سێبەری خستوەتە سەر ڕۆژاوای کوردستان و ئەمەش دەرفەتێکی داوە بە دەوڵەتی تورکیا کە بە شێوەیەکی جەنایەتکارانە و دڕندانە هێرش بکاتە سەرە و ناوچەیە و لە بێدەنگی خەبەری دنیادا ئێمە هەمومان دەزانین مەسلەی کۆبانی وەختی بۆمباران دەکرێت لە ئاستی دنیادا وەک بۆم دەتەقیەوە بەڵام ئێستا بە ئاسانی شوێنی زۆر حساس و مەدەنی بۆمباران دەکرێت بە شێوە کاردانەوەیەک نابینی ئەوە واقعیەتە بە بیانووی ئەوەی کێستا لە غەزە و لە لوبنانە شەڕ و کوشتارە بەردەوامە ئەوێ فرامۆش کراوە و هەر لەوەش دەوڵەتی تورکیا وەک باسم کرد سوء استفادەی کردووە
بیان بێدەنگیە هەیە ئێمە خۆتان دەزانن کە کۆمەڵە وەکو جریانێکی مەسئول ئەم حرەکەتە ئەم بۆمبارانەی محکوم کرد و ڕاگەیاندنی داوە پێم شک نایە جریاناتی دیکە ینی هەندێک ئەو حیزبانەی کە بەرچاون هیچم نەدیوە ئەو گلەیە بەجێیە بە نظری من ئەمە مەسلەیەکی ئینسانیە بەڵام ئێستا ناکۆکی سیاسی یا ئەوەی کە هەر بەحاڵ تێبینیەکم مەسەلەن لەسەر دەسەڵاتداری خۆسەر لە فەرزکەین جریانێکی سیاسی تایبەتی لەو ناوچەیەدا هەیە بەڵام ئێمە هەمومان دەبینین ئێستا لەم حرەکەتەی کە یا لەم بۆمبارانەی ئەم دواییەی تورکیا کە کردوێتی چێ کوژراوە چێ زەربەی وێکەوتووە کاکە هەموو سەرچاوە مەدەنیەکان ئاسیبیان پێگەیشتووە 18 کەس کوژراوە 4 نەفەر یا 5 نەفەریان نیزامین بەقیەکەی تەواوی خەڵکی مەدەنی و سڤیلە 55 نەفەر بریندارە زیاد نزیک بە 50 نەفەریان فقط خەڵکن ئەیە دیفاع لەو خەڵکە ناوێ بکرێ بە بیانووی ئەوەی کە من مەسەلەن تێبینیم لەسەر دەسەڵاتداری خۆسەر هەیە یا حیزبێکی لەوێ دەسەڵاتدارە یا جریانێکی تایبەت بۆیە بە نەزەری منگلەیەکە زۆر بەجێیە هەڵوێستی ئینسانی لەوە ناپرسێت کە ئەمە کوێ خەریکەم ناوچەیە بەڕێوە دەبات و مەسەر چۆ تێبینێک نەسرەوەیەکە خۆمی لێجێلکەم لە کوشتاری ئەم خەڵکە واقعان ئەوەی دەوەیەک لە ڕۆژاوای کوردستان دەکرێت جەنایەتی جەنگیە جینوسایدا و کوشتاری خەڵکی مەدەنیە بە شێوەیەکی زۆر زۆر ئاشکرا بۆیە جێی خۆیەتی کە لە ئاستی ناوچەکەدا و لە ئاستی دنیادا بە شێوەیەکی زۆر زۆر بەرین محکوم بکرێت و هەروەکو جاران لە وڵاتانی ئوروپایی لە هەر شوێنێکی دەکرێت تەزاورات و خۆپیشاندانی بەرین بخرێتە ڕێ بۆ پشتیوانیکردن لە خەڵکی ڕۆژاوا بۆ محکومکردنی هێرشەکانی دەوڵەتی فاشیستی تورکیا بەڵێ بە بڕوای منیش گلەیەکەیان بەجێیە زۆر باشە کاک سەید من زۆرم پێ باش بوو لەسەرم بابەتە زیاتر قسە بکەین بەڵام چون بەرنامەکەمان کاتەکەی زۆر نییە دێنەوە سەر و باسی ئەم وەزیەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە هەر لە سەرەتادا گوتم کە شەڕێکی ماڵوێران کرد باڵی کێشاوە بەسەر ئەم ناوچەیەدا سەبارەت بەمە پرسیارێک هاتووە کاک سەید نووسێتی ئەگەر وەزعەکە لە ناکاو تووشی ئاڵوگۆڕی جددی بێت وەزعی کوردستان چۆن دەبێت مەترسیەکانی سەر کوردستان چییە؟ ئەسەن ئایا حیزبەکان هیچ ئامادەگی و هاوکاریکی بەرچاویان بووە تا ئێستا؟ ئێمە هەمیشە کوتومانە کوردستان بە دەلیلی ئەوەی کە ناوچەیەک بۆ بەردەوامیان بە درێژایی مێژوو مافەکانی خەڵکی کورتپێشێل کراوە خەبات و خۆراگری تێدا بووە ناوچەیەکی تەحەزوب یافتەیە خەڵکێکی سیاسی تێدایەوە لە هەر حرەکەتێکدا لە هەموو ناوچەیەکی تر هاسانتر خەڵکەکەی ڕێک دەخرێت دەتوانێت دەسەڵاتی خۆی سازمان بدا هەر بۆ من نمونەمان سەسکەین وەختێک بارودۆخی سووریەتێک چوو تەزاهورات و خۆپیشاندان کەوتە ڕێ دەسەڵاتی ئەسەد کەوتە مەترسی ڕووخانەوە لەگەڵ ژێک و بۆشاییەک دروست بووە ئەو ناوچەیە کەوتە دەست خەڵک بە شێوەیەکی زۆر زۆر مدێرن و ئەمڕۆی سازماندرا خەڵکەکە خۆی بەڕێوە بروەستاش هەمومان شانازی پێوە دەکەین بە ناوچەوە بۆیە لە پەیوەند لەگەڵ هەر پارچەیەک لە کوردستان و بە تایبەتیش کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان یا بڵین کوردستانی ئێران لە ئەگەری هەر ئاڵوگۆڕێکدا من ناڵم لە نەتیجەی شەڕی ئێران و ئیسرائیلدا ڕەنگە دووسوێنم بات لە پێشترا باسمان کرد ئێستا ئەم شەڕە نەچۆتە قۆناغێکەوە کە ئێمە بڵێن تاسیری کاریگەری دەبێت لەسەر ڕووخانی دەسەڵات لە ئێران یا ئاڵوگۆڕ لە دەسەڵاتدا لە ئێران و ئێمە بۆ خۆشمان وەکو کۆمەڵە وەکو حیزبی کۆمونیستی ئێران هەمیشە لەسەر ئەو باوەڕە بووین کە ئاڵوگۆڕێکی کە لە ئاستی ئێراندا ئێمە چاوەڕوانین ڕوو بدات دەمانەوێت لەسەر دەستی خەڵک خۆی ڕوو بدات نەک ئەوەی لەسەر ئەساسی گوشاری زلهێزەکان ئێمە ساڵی 57 خۆ حرەکەتێکی زۆر گشتی لە ئاستی ئێراندا زۆر ڕەوا کەوتەڕێ شۆڕشەکە باجەکەی هەموو خەڵکی ئازادی خواز و چەپ و سیکۆلار و خاوەن بیر و باوەڕی پێشکەوتوو
تحملیان کرد بەڵام دیتمان بە دەستێوەردانی زلهێزەکان ئێستا چه ڕۆژاوایی بوو بێت و چه ڕۆژهەڵاتی دەسەڵاتێک هاتە سەر کار کە تا ئێستاوە زیاتر لە 4 دەیە خەڵک بە دەستێوە دەناڵێنێ بۆیە لەسەر و باوەڕێن کە هەر ئاڵوگۆڕێک لە ئێران بێتە دی لەسەر ئەساسی خۆڕێخستنی خەڵک خۆپیشاندانی خەڵک و خەڵک ئەم ئاڵوگۆڕە بەدی بێنن نەک لە نەتیجەی وشارێکی کە ئیسرائیل دەهێنێ یا ئەمریکا دەهێنێ دەسەڵات لە ئێران بگۆڕێ بۆیە دەڵام ئەگەر ئێستامە احتیمالی وەدەیدین ئاڵوگۆڕ بێتە گۆڕێ بەنسبەت کوردستانەوە من خۆم نیگەرانی پێم وایە ناوچەیەکە کە ناوچەیەکی تەحەزوب یافتەیە ناوچەیەکی سیاسیە خەڵکێکی وشیاری تێدایە کومسان بەنسبەت ئێستا بەڵاسر و شتێکان هەر ڕووداوێکی کە لەو ناوچەیەدا ڕووەدا ئەو خەڵکە چەند بە ئاسانی ئەم کارە مەدەنیانە ڕێک دەخەن سازمانەدەن ئەمانە هەموو جێگای دڵخۆشین ئێستا تو پۆچە فەزایەکی سیاسی بکرێتەوە خەڵک بتوانێت بە ئازادانەتر بڕیار بدات بێتە مەیدانەکەەوە زۆر بە ئاسانی دەتوانێت بەڵام بە شەرتێک کە توانی بێتمان لە پێشدا ئەحزابمان بەو قەناعەتە گەیان دەبێت کە خەڵک بە شوێن و دابەشکردنی ناوچەکان و دەسەڵاتی ئەمان ناوێت بەبوو قەناعەتە گەیشت بێتن کە هەموو توانایەکانیان بخەنە خزمەت شۆڕشێکەوە کە خەڵک خەریکە بەڕێوەی دەبات ئاڵوگۆڕێکەوە کە لەسەر ئەساسی حوزوری خەڵک خەبات و خۆراگری ئەو خەڵکە کە ساڵانێکی ساڵە بەرامبەر بەم دەسەڵاتە جەنایەتکارە خەریکن بەڕێوەی دەبەن هاتوۆتە گۆڕێ و ئەمە هیچ حیزبێک ئیجازە بەخۆی نەدات پێی وا بێت ئەم خەڵک هیچ دەورێکی نییە و ئەمە دەبێت بچێت نمونەمان هەیە فەرسکەین لە ناوچەکانی دیکە کشتی وا ڕووی داوە دەبێ هەمومان لەسەر ئەو باوەڕە بین کە دەبێت دەسەڵاتێکی جەماوەری لەو ناوچانە دەبێتە سەرکار و وەختێکیش ئەو فەزایە بکرێتەوە بە دڵنیاییەوە جێی نیگەرانی نییە خەڵکی کوردستان وەزعەتی کوردستان لە هەموو ناوچەکانی دیکە باشتر دەبێت ئەوەی کە ئایا ئەحزاب کارێکیان کردووە کە ئێمە ئەو دڵنیایە پەیداکەین منیش دەڵم نا تا ئێستا نەکراوە و زۆر پێویستە لە داهاتوودا و هەر لێستاوە حەوڵ بدرێت بۆ ئەوەی ئەم دڵنیاییە بە خەڵک بدرێ ئەم متمانەیە بێتە ئاراوەکە لە ئەگەری هەر ئاڵوگۆڕێکدا ئەوەی کە لە حیزبەکان لە بیریاندایە و ئەوەی کە بەرنامەیان بۆی هەیە دامەزراندنی دەسەڵاتێکی خەڵکیە خۆبەڕێوەبەریەکی خەڵکیە و حیزبەکان تەنیا پشتیوانین تەنیا ڕێنیشاندەرن تەنیا نەخشەداڕێژەری یا پێشنیاتکەری نەخشەکانی خوانن بۆ خەڵکووە ئەوە خەڵکن کە بڕیارەدەن کە چۆن ناوچەکان بەڕێوە بەرن تا ئێستا دڵنیایە نەدراوە کە هیوادارم لە داهاتوودا بتوانین یا هەموو حیزبەکان بتوان ئەو دڵنیایە بە خەڵک بدەن و کە بە دڵنیایی زیاترەوە ئێمە چاوەڕوانی ئەگەری ئاڵوگۆڕەکان بین لە ناوچەکەن کەسەی لە شاریبانەوە ئامێک هاتۆ نووسێتی سەرەتا بڵم من سەر بە هیچ حیزب و لایەنێک نیم بەڵام زۆر جار بەرنامەکانی تەلەڤیزیۆنیەوە چاو لە دەکەم بە بڕوای من ئەو وەزعەتەی کە خاوەرمیانە تێکەوتووە و ئێستاش ئێرانی لەگەڵ بێت کە تێوە گلاوە لەم شەڕەدا هەڵوێستی گونجاو و دروست لە لایەن ئێوە بووە دیارە هەموو باش دەزانە تایبەتەن کوردستان باش بۆ دەزانێت کە نەدەبێت دڵخۆش بێت بەهێزی دەرەکی و نەدەبێت پشت بەستە بەهێزێکی دەرەکی کە بوێ ئاڵوگۆڕێک دروست بکات لە نێو ئێراندا و لە زمان ئەم دەوڵەتە زلێزانش لەم چەند ڕۆژانەدا بە زمان خۆیان وتویانە بەڵام ئێمە پێمان خۆش بێ و پێمان ناخۆش بێت لە ئێران زۆر کەس هەیە پێی وایە دەبێت دەستێکی زلهێز هەبێت و ئەم ڕژیمە بڕوخێنێت ئێمە کە ئەوان ئەو جۆرەی کە دەڵێن کە ساڵ هەیە ئێمە لەگەڵ ئەم ڕژیمە لە شەڕداین و لەم شەڕەش ناترسین بەڵام پێم وابێت ئەو هەڵوێستەی کە لەلایەن ئێوە دەگیرێ هەڵوێستێکی گونجاو و دروست و ئینسانیشە بەڵام چی دەبێت بکرێت ئێمە خۆمان چۆن بۆ ئەم ئاڵوگۆڕانە تیار بکەین یا خۆمان چۆن دەبێت بۆ ئەم ئاڵوگۆڕانە ساز بکەین دەزانین مەسلەکە چیە ئێمە چوەک کۆمەڵا چوەک حیزبی کۆمۆنیستی ئێران هەمیشە ویستومانە تقریبەن بە شێوەیەکی واقعبینانە بڕوانینە ئاڕاستەی ڕووداوەکان ڕەوتی ڕووداوەکان و بارودۆخێکی کە ناوچەکەدا هەیە
کەمتر وا هەبووە یا من پێم شک نایە وا بوو بێت ئێمە دڵخۆش بوو بێتین فەرزکەین بە حرەکەتێکی زلهێزێکی ناوچەیی وەکەوەی هێندێک لە ئەحساپیان وا بوو فەرزکەین دەتوانن بە سواری تانکانی ئەمریکا بچنەوە بۆ ئێران پیان وا بوو فەرزکەین چون دامی ڕوخان ئێرانیش دەڕوخێنێ پیانوانی منزورۆیە ئێمە هەمیشە سعیمان کردووە واقعبین بین و پێشمان وابووە هەر ئاڵوگۆڕێکی کە لەسەر دەستی خەڵک بکرێت دەوامی دەبێت و بەگە بە شێوەیەکی دروست ئاراستە بکرێت بۆیە لەگەڵ ئەوەی کە من لە ناوەرۆکی پرسیارەکە حاڵی هەم تا ئێستاش واوێ ناچێت کە وڵاتانی زلهێزی دنیا چه ئوروپا چه ئەمریکا بیانەوێ ئاڵوگۆڕێکی ئەساسی نێو دەسەڵات لە ئێراندا بەدی بێنن تا ئێستاش بەدیلێکیان نییە بۆ جێنشینی کۆماری ئیسلامی تووشیانە هەم نیشانیشیان داوە بە کردەوە نیشانیان داوە تا ئێستا پیان وایە کۆماری ئیسلامی سەرەڕای هەر هاشوهوشێکی کە هەیەی سەرەڕای هەر دروشمێکی کە دەیدات سەرەڕای دروستکردنی هەر جریانێکی کۆنەپەرست لە ناوچەکەدا بۆ زەربەدان فەرزکەین لە بەرژەوەندەکانی ئەوان بەڵام ئێستاش ئەو زەرفیەتەی هەیە کە لە ڕاستای بەرژەوەندەکانی ئەواندا بجوڵێتەوە ئێستاش ئەو توانایە هەیە کە بتوانێت بەشێک لە ناوچەکە کۆنتترۆل بکات بە شێوەیە بە زەبروزەنگ بێ بە هەر شێوەیەک بێ بە حسابی ئەوان بەسم بە ئارامی ڕایگرێت یا لە ئاخر خۆیمە بڵێن دەوڵەتێکی وەکو کۆماری ئیسلامی هیچ قازانجێکی بووە دەوڵەتانی ئوروپایی و ئەمریکا نەبوو بێ هەر بە مەترسی خستنە سەر وڵاتانی خەلیجی فارس مەترسی خستنە سەر وڵاتی عەرەبستان مەترسی خستنە سەر ئیسرائیل توانیوێتی ئەم ناوچەیە بکاتە بازاڕێکی گەورە بۆ کارخانەی چەکسازیەکانی وڵاتانی ئوروپایی و ئەمریکایی کە لە ساڵانی ڕابردوودا بەرەو پوکانەوە و لەنبەین چوون دەچوون بەڵام ئەمانەی هەموو گەشاندەوە ئەم ناوچیان پڕ کرد لە چەکوچۆڵی پێشکەوتوو و ئەم هەموو دۆلاریان لەم ناوچەیە کۆ کردەوە ئەمانە هەموو بە بەرەکەتی حوزوری کۆماری ئیسلامیە ئەوەش نییە مەسەن کۆماری ئیسلامیان خۆش دەوێ و مانەوەکەی بە شێوەیەکی دیکە مەسەن بڵێن ئەوانە زەردایە حوزورەکەی بە قازانجی ئەوانە لانیکە مەسەن ئەمە یەک لایەنێتی بەڵام بە هەر حاڵ ئێمە کاری خۆمان دەکەین لەگەڵ ئەوەی کە سعی دەکەین لە ڕەوتی ڕووداوەکان لە ئاستی دنیا و ناوچەکەدا دوانەکەوین و بە پێی هەر ڕووداوێک لە ناوچەکەدا یا هەر ئاڵوگۆڕێک دێتە پێش ئێمە خۆمان ئامادە کرد بێت سیاست و تاکتیکی خۆمان داڕشت بێت بەڵام لە نهایەتدا ئێمە لەسەر ئەو باوەڕین کە دەبێت هەر ئاڵوگۆڕەشی ئێران ڕووەدا لەسەر دەستی خەڵک بێت و خەڵک خۆیان تعینی چارەنووسی خۆیان بکەندووە چارەنووسی دەسەڵاتێکی خوێنڕێژ و کۆنەپەرستی و کۆماری ئیسلامی یەکلایی بکەنەوە نەک ئەمریکا و شەڕێکی کە لەگەڵ ئیسرائیل ئێستا لە ئارادایە دڵخۆشمان بکە کە دەتوانێت کۆماری ئیسلامی بڕووکەن. کاک سەعید یەکێک لە نیگەرانی یا جۆرە بڵین یەکێک لە مەترسیەکانی ئەم شەڕەکە بەرفراوانتر بێت و یەخەشی بە ئێران گرتووە یەکێک لەو نیگەرانیانە ئەمەیە کە مەترسی ئەم بزوتنەوەی ژینایە ساڵ هەیە جەماوەری خەڵکی ئێران هەر بەهاتنە سەرکاری دەسەڵاتی کۆماری ئیسلامی تایبەتەن خەڵکی کوردستان دژ بەم سیستەمە خەبات و تێکۆشان دەکەن لە خەباتی ژنانەوە بیگرە لە خەباتی کرێکاریەوە لە خەباتی مامۆستایانەوە لە زۆر چین و توێژە و بیگرە خەبات و تێکۆشانیان کردووە ئەم وەزعیەتەی کە ئێستا پێشهاتووە یەکێک لە مەترسیەکان ئەوەیە کە ئەم بزوتنەوەی ژینا ئەگەر نەڵێن شکستکە نەخواردە بەڵام سەرکوت کراوە ئەم لەم وەزعیەتەدا ئەم بزوتنەوەیە هەڵدەستێتەوە یا بە جۆرێک لە جۆرەکان پراوێز دەخرێت. ئێمە هەمیشە کوتومانە چاوسورکردنەوەی ئەمریکا لە ئێران ئێستا ڕاست بێ یا نمایشی بێ هەرچیەک بێت کوشارێکی کە دەخرێتە سەر ئێران فەزای جەنگی لە ناوچەکەدا بە زیانی خەباتی مەدەنی و ڕەوایە لە ئێراندا و یەکێک لەوانە بزوتنەوەیەکی کە ئەوە 2 ساڵە لە ئارادایە بزوتنەوەیەکی شۆڕژگەڕانەی جەماوەری کە پایەکانی کۆماری ئیسلامی هێناوەتە لەرزە
زۆرێک لە هێڵە سوورەکانی بەزاندووە و کۆمەڵک دەستکەوتی بەدی هێناوە کە سەرڕای ئەو هەموو گوشار و دڕندە خویەی کۆماری ئیسلامی نەیتوانیەوە بیستێنێتەوە. بۆیە بەڵێ بە دڵنیاییەوە چڕتربوونەوەی فەزای زەنگی لە ناوچەکەدا و بە تایبەتیش لەسەر ئێران دەبێتە باعیسیەوەی کە پاشەکشە بەم بزوتنەوانە بکرێت، دەبێتە باعیسیەوەی کە دەستی کۆماری ئیسلامی کراوەتر بێ بۆ سەرکوتی ئەم حرەکەتە مەدەنیانە. ئێستا چه حرەکەتی مەسەن بزوتنەوەی ژینا بێت، چه بزوتنەوەی کرێکاری بێ، چه بزوتنەوەی ژنان بێت. بزوتنەوەی ژینا بەشێکی زۆر لە بزوتنەوەی تێدایە، بەڵام ئەگەر وەکو سربەخۆش باسییان بکەین لەسەر هەموو ئەم بزوتنەوانە، ئەم بزوتنەوە ڕەوایانە کە داخوازی ڕەوایان هەیە تەسیری دەبێت. کۆماری ئیسلامی بە بیانووی ئەوەی کە هەڕەشەی دەرەکی لەسرە دەتوانێت ئەو خەڵکە بگرێت و پێی وابێ لەم فەزایەدا کە ئەوان خەریکی خەبات و مبارزن بۆ بەدەستێنانی مافەکانیان و بە دژی کۆماری ئیسلامی ئەمانە نیسبەت دەداتەوە بە وڵاتانی نیاری کۆماری ئیسلامی و وڵاتانی دەرەکی و بەڕاحەتی دەستیتیان دەچێت. تا ئێستاشەم دەبینین ئەو خەڵکی کە لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا ئەعدام دەکرێن زۆربیان بەهانەکە ئەوەیە کە دەستیان لەگەڵ وڵاتانی دوژمنی ئێران تێکەڵ کردووە. دیارە سربوونەوەی فەزای زەنگی لە ناوچەکەداوە بە تایبەتی لەسەر ئێران دەستی کۆماری ئیسلامی باستر دەکات و دەبێتە باعیسی ئەوەی کە بزوتنەوەیکی وەکو بزوتنەوەی ژینان نەتوانێت بە حاسانی پڕوپۆ بەهاوێت بەرفراوانتر بێتەوە لەگەڵ ئەوەی کە ئێمە دەزانین کە ئەم خەڵکە بەم هەموو فیداکاری و دڵسۆزیەوە تا ئێستاش کۆڵیان نەداوە و ئەم بزوتنەوەی هەر بەردەوامە. من زۆر کەسیش پێی وایە، ئەلبەتە نەڵی زۆر کەسی کەسانێکش پێیان وایە ئەم وەزیەتی کە پێش دێت دەرفەتێک دەبێت بۆ سەر هەڵدانەوەی دووبارەی ئەم بزوتنەوەیە. ئەمە ئێوە چۆن لێک دەدنەوە سەنەوە چەندە واقعی مەسەلەکە چیە؟ مەسەلەکە خۆت ئەگەر تۆ ئێستا بڵێ فەرزکەین ڕەوتی ڕووداوەکان وایە کە ئەمە دەچێتە یعنی دەچێتە ئەو فازەوە کە کۆماری ئیسلامی لاواز بکات، خەڵک بێنە خیابان، دەسەڵاتی سەرکوتیانی نەمابێ، قودرەتی سەرکوتیانی نەمابێ، ڕەنگە وابێ، بەڵام خۆ ئەوە نییە. ئێستا تۆ مەسەلەن بۆمبارانێک بکرێ یا نەکرێ یا محاسرەیەکی بخرێتە سەر بەشێک لە مەسئولەکانی یا شتێکی ئالم ئاستانەدا چ تاسیرێکی لەسەرەوە هەیە، بەغەیر ئەوەی کە فەزاکە متەشەنج و شەڕانیە، فەزایەکی جەنگیە و بەهانە بەدەست ڕژیمەوەیە. بەداخەوە ئەو کەسانە مەسەلەن وا بیر دەکەن و پێیان وایە بۆیە دەڵم نەگەیشتەوە ئاستەی کە ئێمە بڵێنەوە کۆماری ئیسلامی لە ڕووخان نزیک کردوێتەوە و خەڵک زیاتر دەکات بێتە خیابان و ئەویش ناتوانێت سەرکوتی بکە. تا ئێستاش ئەم حرەکەتانە هەر لە بەرژەوەندی کۆماری ئیسلامی بۆی دەستی کراوەتر بێ بۆ سەرکوت. بەرحاڵەوە قەناعەتی منە، پێم وایە فەزای جەنگی لەم ئاستەدا بە قازانجی ئەو بزوتنەوانە نییە لە ئێران، بەڵام ئەگەر گوشارەکان جدی بن لە ئاستی دنیادا گوشاری زیاتری بخرێتە سەر و گوشارەکان لەو ڕاستایەدا بن کە مافەکانی مرۆڤ لە ئێران ڕعایەت بکرێ، زیندانانی سیاسی ئازاد بکرێن، ئاور لە باری ئابووریەوە لە ژیانی خەڵک بدرێتەوە، ئازادیەکان لە ئێراندا فراوان لەوەدا دەکرێن بڵین گوشارە دەرەکیەکان بە قازانجی بزوتنەوە نێوخۆیەکان. کاک سەید ئێمە کاتیشمان کەمە چەند پرسیاری شاتەوە، بەڵام بەداخەوە من ناتوانم داوای لێبوردن لێیان دەکەم. لە کۆتاییدا بەڕستان ئەگەر دەتانێ ئاماژە بە خاڵێک یا شتێکی نەوتراوە کە پێتان پێویستە فەرمو. بەڕاستی زۆر لە زۆر قسەکرا، من شتێکی دیکە ئەو تۆم نییە، بەڵام دیسانەکەش من داوام لە هەڵسوڕاوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکانە لە ئاستی سەرتاسەریدا لە ئێران و بە تایبەتیش لە کوردستان. ئێمە ئەرکێکی زۆر قورسمان لەسەر شانە و دەبێت هەمووی زیاتر لەسەر خۆمان حیساب بکەین، لەسەر توانایەکانی خۆمان، لەسەر ڕێخستنی خۆمان، لەسەر بەرنامەیەکی کە بۆ داهاتوو هەمانە بۆ دوای کۆماری ئیسلامی لەسەرەوە حیساب بکەین. نابێ هیوا بە وڵاتانی دەرەکی بە زلهێزەکان یا بە شەڕێکی کۆنەپەرستانەی دژی ئینسانی کە ئێستا لە نێوان با بڵین ئێران و ئیسرائیلدا لە ئارادایە، ئەمە بڵین بە قازانجی ئێمە تەواو دەبێەوە دەتوانێت لە سبەی ڕۆژدا دەرویەکی ڕوونمان لێ بکاتەوە. ئەساسی شتەکە ئەوەیە کە خۆمانین دەبێت
پش بە خۆمان بەستین ئێستا ڕوتی ڕووداوەکان لە ئاستی دنیادا یارمەتی دەربوو بۆ زیاتر لاواز کۆمەڵی ئیسلامی پێش وازی لێ دەکەن. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز کاک سەعید ئەمانی ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە بۆی کە داوەتیمەتان قبول کرد و لەم بەرنامەیەدا بەشداریتان کرد. منیش ڕێز و سپاسمەیە بۆ ئێوە سپاس بۆ دەرفەتێکی قورقانتان و ڕێزی تایبەتیشمەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس بۆ بەڕێزیشتان. بەڵێ عزیزان ئەوەی کە ئەم شەو پێشکەشتان کرات هەڵوێستەیەک لەسەر ڕووداوەکانی ئەم دوانەی ناوچەکە بوو کە بە میانداری بەڕێز کاک سەعید خۆشتانی هیوادارین کە بەدڵتان بۆ بێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرێت. تا دیدارێکی تر هەر شاد و بەختەوەر. جنانی کن رابون خیابانی بهاری شادی گیرن گمرو اجتماعی همو هاورد کن یکن بجین بج کازوزانه بجین بو اجتماعی بجین بو کردستان پیشنگی خباتمانی آوردگن بو یکسانی یا مرگ یا آزادی یا مرگ یا آزادی